حەوت ساڵە یاسای سندوقی داهاتەنەوتیەکان لە پەرلەمانی کوردستان دەرچووە، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. بە ئامانجی فشار دروستکردن لەسەر حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان 2 ساڵە زیاتر لە 40 ڕێکخراو و کۆمەڵە و سەندیکا کەمپینێکیان پێگەێناوە بۆ داواکردنی کاراکردنی یاساکە. سەرباری چەندین هەوڵ و گرتنەبەری ڕێگای مەدەنی، بەڵام داواکارەکەیان جێبەجێ نەکراوە. یاسای سندوق نەبێت، ئەو سندوقە جێبەجێ نەکرێ، معنای داهاتی نەوت دیار نابێت، شەفاف نابێت. ڕاستە دیلۆیت راپۆرت بڵاوە کاتەوە، بەڵام چۆن خەرجەکرێ نازانین تا ئێستا. لەبەرەوە ئەبێ لە ژێر سەرپەرشتی پەرلەمانە بێ ئەو سنووقە و دیوانی چاودێری وردبینی بکە. لە پلانی 4 ساڵیم کابینەی حکومەتی هەرێم لە بڕگەی شەشەم جێگیر کراوە کە جێبەجێکردنی ئەو یاسایە هەنگاوێکی گرنگ دەبێت لە بواری چاکسازیدا و داهاتەکانی نەوت شەفاف دەبێت، بەڵام تا ئێستا یاساکە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. پەرلەمانتارێک دەڵێت تا سندوقی کوردستان بۆ داهاتەنەوتی و گازەکان دروست نەکرێت، پرۆسەی نەوت لە هەرێم ناڕوون و گوماناوی دەبێت. بەداخەوە ئەوە چەندین ساڵە یاساکەی دەرچێنراوە، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ئامادە نیە ئەو سندوقە دروست بکە، ئەو سندوقە شەفافێتێکی باش لە داهاتەکانی نەوت ئێنێتە ئاراوە. ئەو گومانانەوە ئەو تێبینی و سەرنجە جدیانی کە ئێستا لەسەر کەرتی نەوت هەیە نایهێڵێ، بەڵام هەتاوەکو سندوقی کوردستان بۆ داهاتەنەوتی و گازەکان دروست نەکرێ، پرۆسەی نەوت پرۆسەیەکی ناشەفافە، ناڕوونە. یاسای ژمارە 2 ساڵی 2015 پەرلەمانی کوردستان تایبەتە بە سندوقی کوردستان بۆ داهاتەنەوتی و گازەکان و ڕۆژی 1/4 ئەو ساڵت دەرچووە کە دەبوو پاش 90 ڕۆژ لە دەرچوونی بچوایەتە بواری جێبەجێکردنەوە. یاساکە چەندین مادە و بڕگەی لەخۆ گرتووە و شارەزایان جەخت دەکەنەوە کە جێبەجێ نەکردنی یاساکە هێندەی ترگومان دەخاتە سەر داهات و خەرجەکان لە هەرێم و ڕێگا خۆشکەرە بۆ گەندەڵی و بەفیڕۆدانی داهاتی گشتی. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.